ئاشکرایە کە ئەمڕۆ زانست و تەکنۆلۆژیا ڕۆڵی گەورە دەگێڕن لە بەرەوپێشوونی میلەتەکان و کاریگەری زۆریان هەیە لە شارەنووس و پەیوەندیەکانی وڵاتانی جیهان و ئێمەی کوردیش ژێی خۆیەتی کە هەردەم لە خەمی ئەوەدا بین چۆن بتوانین وڵاتمان بە زانست و تەکنۆلۆژیا بەرەو پێش ببەین. 13 زانکۆی حکومی لە هەرێمی کوردستان نزیکەی 10 زانکۆی خوێندنی تایبەت هەیە کە متمانە و مۆڵەتی وەزارەتی خوێندنی باڵایان هەیە و لە هەرێمی کوردستاندا کار دەکەن. دیارە زانکۆی گەشە پێدانی مرۆیی وەک زانکۆیەکی تایبەتی قازانجنەویست لە نێو ئەم زانکۆ تایبەتیانەدا پێگە و گرنگی زانستی خۆی هەیە لەلایەن وەزارەتی خوێندنی باڵاوە. هەر لە یەکەم ڕۆژی دامەزراندنیەوە لەلایەن سەرۆکی ئەنجومەنی ئەمیندارەتی و خاوەنی ئیمتیازی زانکۆ بەڕێز پرۆفیسۆر دکتۆر عەلی قەرەداغی بەوە ئاراستەکراوە کە دروشمی زانستی و ئەکادیمی هەردەم بەرز و بڵند و شەکاوە بێت. لە سەرەداتا بە 3 کۆلێج کە 4 بەشی لە خۆ گرتبوو دەستی پێکرد، بەڵام ئەمڕۆ زانکۆ خاوەنی 4 کۆلێجە 16 بەشی لە خۆ گرتووە و 3 ڕای هەردوو کەمپی یەکی قەزای قەرەداغ و کەمپی 2 سلێمانی زانکۆ بەشی ئایتی بەیانان و ئێوارانی لە قەزای چەمچەماڵ کردوتەوە.